الرحيم سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزان وخش بيستان وأمين داران حضرة الرسول الأكرم صلى الله عليه وسلم نشوي كتير جمعي مباركة لخدمتي سيري باقي پیغمبر ناز دارا صلى الله عليه وسلم لخدمتي كتابك جناب ما وصي مدرسة الوردة العنبرية في سيرة حفظ خير البرية وباقي كتابكان تري السيرة أو كوان نسراوة وكو سيرة ابن هشام وسيرة وغلزار مير بوزاري جنابي ما وصي مدري ما وصي عبد الله التليخة يقول درجة عالية باقي سيرة كانت ك سيرة پیغمبر خدا باس كان بلام اما وكتابي ما وصى زياتر اهتمام في ادين وسيري اوان جيان وشجلوان ورقرين لباسي فتح مكي بيروز زابوين كفتح كرا بالبشيرك لفتح مكي بيروز ما ما شفكر وهندكي مابو يتلو بالبشيري فتح مكي پیغمبر خدا جاسوس لآيني بيروز الإسلام. طبعا آية حكمي جاسوس لإسلام حكم كي كشتنا يا كشتنية أما شلتشي ورجلا لوي حاطبي كري أبي بلتعه كاتك نامكي بتزي پیغمبر خدا النار وشوي بو بين ربو مكة بلان پیغمبر خدا كشف فكر حضرت علي وحضرت بلال فنورا لفلانة شوينا نامي بيقرنو أفردك نامكي لسن وبو مثلا نامكي لسن هاتنوا. طبعا ما جوالك اللفسي خري جاسوسي خواجة فنو لا تجسسوه يوا جاسوسي ما كان مسألة كتير. حكمي جاسوس طبعا الإسلام شيء حضرت عمر يكون الخطاب رضي الله عنه خواه للسلبية زور حق الروب وحق الروب بويا في غمري خواه فرميه خواه قيامه خواه بلو مقامك في داوة يعني حضرت عمر لخوي شناله يعني قصي اگر من پیغمبر نبو ما دعای من حضرت عمر او پیغمبری خواه بلام دعای من پیغمبر نایه. حضرت عمر خواه فريشتي دانا واساس زاري قصيكه جعل الله الحق على لسان عمر يعني او ده بياك عظيم بو فرمي يا رسول الله اما منافقه بابي وش منافقه فرمي شلون بامري جنابتي كردوه ام امري جنابتك كشفك ابي بيكشم بخاري مسلم حسك الروايات كردوه بلام پیغمبری خواه فرمي شي فرمي انه شهد بدر باش داري كل غزاي بدر ما دام باش داري كل غزاي بدر خواج بوانا كل غزاي بدر باش داري كردوه افرميت شيء كان بابي كمليان خوش بوم او بلي اصحابي پیغمبري خواه مت شيء كان بابي كان مليان خوش بوم ايتر جاسوسي يعني خيانتي عظمى وبيغمبري خواه نيفرمو ناقش ريتوا خيانتي عظمى جاسوسي كشف كردني مثلا سري ولات نشتمان جيش اما حرام جائز نيه بلان پیغمبري خواه فرمي ما دام لبدرا باش داري كردو خو عفري كردو من اتوانين يشتكي لغلابرين اينا امام النووي رضي الله عنه خواه للسربيه افرميت جاسوسي كافر او بيغمان وكجدو بلان حاطب مسلمان بو ايمان دار بو بوي هندك العلماء فرمون اگر جاسوسك مسلمان بينا وكجدتوا ما دام اسلامك ريلي يقري بلان ابن حجر وانا فرمي ابن حجر فرمي نخير وانيه پیغمبري خواه نيفرمو حاطب مكشن لبرو مسلمانه فمن كشنو لبر خاتوي شيء لبدر باش داري كردوه خواج لا اصحابي بدر خوش بوه وجاسوسي كافر امام النووي فرمي بيغمان اتفاق علماء سدا وجهته كسك كافر بيه منافق بيه بزاركي يقولون بافاهم ما ليس في قلوبهم بل من صمان بل بيه جاسوسي بس صمانك او حديث صحيح سلماء فرميت اتى النبي صلى الله عليه وسلم عين من المشركين يعني جاسوس يقنا مشركان وهاتوا بولاي في غمر قال لغزاي هوازين فجلس مع اصحابه لقل اصحابي في غمر خوا دانش وقصي اكل وقصي ورقر جاسوس اكل بالحال بلان في غمر خوا فقال النبي صلى الله عليه وسلم اطلبوه واقتلوه فرمي بايكن بيشكوشن فيايكن بيكوشن چونك اما جاسوسي بيسا بسر يمو لو كاتا حضرت السلماء فرمت فقتلته
من كشتم وبيغمبري خوام يا رسول الله من كشتمو مالو سامانه شين برد چونکە بە خیانەت هاتوو بە نامان پێغەمبەری خوا فەرمووی حەقی خۆتە ئەمە جاسوسی کافر بەڵام بۆ مسلمان ئەو حکمەی هەیە ئەگەر مسلمان بێ و جاسوسی بەسەر مسلمانەوە بکە بەسەر وڵاتی مسلمانانەوە وڵاتی مسلمانان مەسەلەی بەرەو ئاقالێک راو بەرێ بیدا دەستی مەسەلەی کافرەوە بەهەرحاڵ مادەم جاسوسیەکە ئیجماع لەسەری نییە لەسەر کوشتنی بەڵام هەندێک لە عولەما ئەفەرمون کوشتنی واجبە لەبەر خاتیوەی مسلمانان زەلیل ئەکات وەخوا ئەفەرمێت دیفاع لە مسلمان بکەن دۆستی مسلمان بن یەکتر لە خاڵەکانی غەزای بەدر بەڕاستی ئەوەیە کەوا خوا ئەفەرمێت یا ئەیها الذین آمنوا لا تتخذوا عدوي وعدوكم أولياء تلقون إليهم بالمودة وقد كفروا بما جاءكم من الحق يعني مسلمان نابێ هیچ کاتێک پشتیوانی کافر بێت ئێستا زۆرێک لە ئەهلی مزگەوتمان هەیە بەڕاستی ئەهلی جومع جەماعات ئەهلی زەکات ئەهلی مەسەلە خێر و خێرات ئەهلی حەج و عومرە سەیرەکەی چەپڵە بۆ زاڵم لێدا چەپڵە بۆ کافر لێدا پشتیوانێتی لەگەڵیاتی مەسەلە ئەوەندە پشتیوانی لە ئەمریکا و بەریتانیا و مەسەلەی وڵاتانەکە ئامادە نیە پشتیوان لە وڵاتێکی مسلمان بکات لە مسلمانان بکات لە ئیماندارانی هەتا داوچەکەی خۆشی بکات ئەمە خوای گەورە ئەفەرمێ هۆ ئەی کەسی مسلمانان ئیمانداران ئاگادار بن ئەوەی کەوا دوژمنی منە و دوژمنی ئێوەیە ئێوە دۆستایەتی لەگەڵا مەکەن ئێوە مەیکەن بە دۆستی خۆتان چونکە ئەوانە دۆستی ئێوە نین ئەوانە یعنی مجامەلیان مەکەن تەنەزولیان بۆ مەکەن مەیانکەن بە گەورەی خۆتان و دۆستی خۆتان ئەوانە دوژمنی ئێوە و دوژمنی منیشن و هەر کەسێک ئەمە بکا بەڕاستی ئەمە خوا ئەفەرمێت ئەمە کارێکی ناڕەوای کردووە چونکە ئەم کەسە دژی قورئانە دژی سونەتی پێغەمبەری خوایە دژی ئیسلامە دژی حەقە ئەو وقد كفروا ما جاءكم من الحق ئەوەی حەقە ئەو کافرە بەرامبەری تۆ دۆستادی چیەکەی یعنی کافر جێگەی سیقە نییە و هەر کافرە وڵاتی مسلمانانی وا دابەش کردووە مسلمانانی زەلیل کردووە کەواتە تۆ نابێت دۆشتایەتی بکەیت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەماتەی لە فەتحی مەکە هاتە خوارەوە کە هەر لەبارەی مەسەلەی حاتەبە بوو کە تۆ چۆن نەبێت دۆستایەتیان لەگەڵا بکەیت نابێت دۆستایەتیان لەگەڵا بکەیت یەکێتر لە ئەوانەی خاڵەکانی فەتحی مەکەی پیرۆز ئەوەیە کەوا بۆ ڕێبوار حکمی ڕێبوار لە ئیسلامە لە بۆی ڕۆژووە لەبارەی نوێژەوە وەکو چۆن مەسەلە خوا لەم فەتحی مەکا بە پێغەمبەر و ئەسحابی فەرموو ئێوە نابێ پشتیوانی کافر لەگەڵ کافرا بن إنما وليكم الله ورسوله والذين آمنوا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون دۆستی ئێوە مەسەلەی ئەولیای ئێوە دۆستی ئێوە خۆشەویستی ئێوە خوا و پێغەمبەری خوا مسلمانانە ئەوانەی کەوا زەکات دەدەن ئەوانەی کەوا نوێژەکان زەکات دەدەن ئەوانەی کەوا ڕوکوع و سوجود بەنەمانە ئەبێت تۆ دۆستایەتی لەگەڵمانە بکەیت و ئەو کەسانەی کەوا لە سەفەران طبعا دروستە بە ڕۆژوو نەبن پێغەمبەری خوا لە مانگی ڕەمەزانە چووە فەتحی مەکە لە 20 ڕەمەزانە فەتحی مەکەی دەست پێ کرد یعنی تەواو بوو لە 20 ڕەمەزانە 20 ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا پێ فەرمووە فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخرى ئەگەر کەسێک لەوە نەخۆش بوو کەسێک لەوە مەسەلە لە سەفەرا بوو ئەوە ئەتوانێت ڕۆژوو نەگرێ ڕوخسەتی هەیە گوناباریش نابێ بۆ کاتێکی تر کە توانای هەبێ بەڵام ئەگەر کەسێک مسافرێک یان نەخۆشە توانای هەبێ بە ڕۆژوو بێ وأن تصوموا خير لكم ئەوە بە ڕۆژبوونەکە باشترە بۆ مسافرەکەیش و بۆ مەسەلەی نەخۆشەکەیش پێغەمبەری خوا بە ئەسحابی غەزا و فەتحی مەکەی فەرموو ئەوە من ڕۆژوم شکان ئێوە ڕۆژوو بشکێن مانگی ڕەمەزان بوو ڕۆژوو قۆوێز لە ئینسانە نایاڵێ ئەوانی بۆ جیهاد و ئەوە چوو بن کە فەتحی مەکە بکەن ئەوە هەندێکیان بەگوێی پێغەمبەریان نەکرد صلی الله عليه وسلم أطيعوا الله وأطيعوا الرسول ومن أطاع الرسول فقد أطاع الله أو يجرى عليه بيغمر كا يجرى عليه خواي كردو أو أبو هندك يعني بجيب بيغمر أنا كير
ڕۆژەکەیان نەشکان بۆیە پێغەمبەری خوا فەرمووی ئولائیکە العصاة ئەوانە تاوانبارن بۆیە هەندێک لە عولەما فەرموون ئەوەی کەوتە سەفەرۆ ئەگەر ڕۆژوو بگرێ و با مانگی ڕەمەزانیش بێت ئەوە گوناهبارە بێت یعنی خێر لەوایە کە نەیگرێت هەندێک لە عولەما لەسەر حەدیثی پێغەمبەری خوا وا فەرموون بەڵام هەندێک نا وانییە ئەمە بۆیە پێغەمبەری خوا فەرموو چونکە ئەسحابەکانی پێغەمبەری خوا مجاهید بوون ئەگەر بە ڕۆژوو بنایە توانایشم شێرۆشان نەبوو بۆیە پێغەمبەری خوا فەرمووی لە فەتحی مەکا ئێوە بە ڕۆژوو مەبن هەر کەسێک بە ڕۆژوو بێت گوناهی کردووە بەڵام ئاياتی قورئانمان هەیە فەرمێ چی وأن تصوموا خير لكم ئەمە ئايات لە پێش حەدیثەیە پێغەمبەری خوا ئەوە تەمەن سەبی ورودی حەجەکە سەبی فەرمایشتەکەی پێغەمبەری خوا بۆ تایبەت وەکیە بە ئەصحابی فەتحی مەکەوە ئاياتەکەی عامە بۆ هەموو لایە کەواتە مسافر ئەتوانێت ڕۆژوو نەگرێ بەڵام ئەگەر توانیشی گرتی باشتر و چاکترە و حەدیثتر هەیە پێغەمبەری خوا لیان پرسی ئایا لە سەفەرە ئینسان ئەتوانێت بە ڕۆژوو نەبێ پێغەمبەری خوا فەرمووی خێردار نییە ئینسان لە سەفەرە بە ڕۆژوو بێ ئەگەر سەفەرەکەی زوعف و لاوازی پێبەخشێ نەتوانێت کارەکانی جێبەجێ بکا گوناهباریشە بێ نابێ ڕۆژوو بێت بەڵام ئەگەر قۆ و هێزی بوو ئیشەکانی کرد تیجارەت لە بازرگانی حەڵاڵە هەر کار و کاسبێکە سەردان هەر شتێکە مادەم لە سەفەرایە ئەگەر ئەتوانێت بە ڕۆژوو بوون بێ مەسەلە لاواسی ڕوو نەکاتە جەستەی و کارەکەی بەڕێک و پێی ئەنجامدا ئەوە خێرداتەوە بە ڕۆژوو بێ بەڵام ئەگەر لاواز بوو لەو سەفەرە بازرگانەکەی مەسەلەی غەڵەتی تیا کرد زەرەری تیا کرد یا مەسەلەی کارەکە خێرەکانی نێتوانێت جێبەجێ بکا چونکە بە ڕۆژووە ئەوە ئەولاتر وایە چییە بە ڕۆژوو نەبێت ئەمە حکمی شەرعیە لەبارەی مسافرەوە وەکو عولەما و زانان ڕوونیان کردێتەوە چونکە پێغەمبەری خوا فەرمێت السفر قطعة من العذاب سفر بەشێکە لە عەزاب ئینسان تا نەکەدە سەفەری دوورەوە نازانێت سەفەر چەندێک ناڕەحەتە و چەندێک ئینسان بێتاقەتەکە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەحمەتە ئەڵە تۆ لە سەفەرای نوێژکە چواریکەوە دوو جەمعێکەوە کۆی کەرەوە بەڵام بە مەرجەکانی خۆیەوە مەسەلە بە ڕۆژوو مەبە با ڕەمەزانیش بێت تۆ ڕوخسەتە پێدراوە حتا لەو شارانە پێویستە کۆمەڵە مەطعەم هەبێ بۆ مسافر نەکوەکو ساڵان مەسەلە بڵێ وەڵا فڵانە کەس مەطعەمی داناوێتە کافر لە دین دەرنەچوە کاکە نەخۆش هەیە مسافر هەیە پێویستە لەو شارە کۆمەڵە مەطعەم هەیە کابرا بتوانێت ساعەتی تا بکا و مسافرێک یان نەخۆشێک نانی تا بخوا بەڵام نەک وەکو شارەکانی ئێستا بەڕاستی پێش ڕەمەزان چۆن مەطعەمەکان کراوەتە دوای لە ڕەمەزان هەروە بکرێتەوە ئەمە کارە سازێنە پێویستە چەند دوکان و چایخانە و مەطعەمێک هەبێ بۆ مسافر و نەخۆشانەی کە ناتوان بە ڕۆژوو بن ئیسلامی ڕێی پێداون و هەروەها یەکێک لەو شتانەی کە پێغەمبەری خوا لە فەتحی مەکا کردی سەیرەکەی ئەبوو سوفیان دوژمنی سەرسەختی بوو موسڵمان بوو ئیمانیانە پێغەمبەری خوا پلە بجێگەی و مەقامێکی پێدا فەرمی ئەوەی بڕاتە ماڵەکەی ئەبوو سوفیان سەلامەتە بێ یعنی ئینسان پێویستە مراعاتی خەڵکی بکە ئەنزل الناس منازلهم خەڵکی لە شوێنی خۆیان دابنێ مەسەلە ئەگەر مامۆستایەکی ئاینی حورمەتی لە مەسئولێت گرت لەوە لە ترسان نییە ئەم حورمەتەی لێ ئەگرێ بۆ ئەوەی کەوا مەسەلە بۆ ئەوەی کە ئەم بزانێ ئیسلام هەمووی ڕەحمەتە ئیسلام هەمووی احترامە ناکەی وەڵا کاکە وەڵا من مەسئولێکە و من هێم و مەرحەبای ناکەم وەڵا سنەبەری و ئەمە دەستوراتی پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم دەستوری پێغەمبەری خوا نەبووە پێغەمبەری خوا من ئیکرام الضیف واجب ولو كان كافرا كافر أصاب پێغەمبەری خوا صالە بەری هاتووە ئەصالە بەری یان خوانەوە کافرە فەرمی ڕێز لە میوان واجب با کافریش بێت میوانی منە ئیسلام احترامە ڕەحمەتە سۆزە بەزەیە خۆشەویستیە ئەبوو سوفیانیش پێغەمبەری خوا دڵنەوایی کرد فەرمی مادەم تازە مسلمانە و خاوەنی طبعا بە سەقری قوڕیش مەشهور بوو سەنادیدی قوڕیش بوو پیاوە گەورەی قوڕیش بوو پێغەمبەری خوا فەرمی من ئەم جێگە حەزرەتی عەباس داوای کرد فەرمی قوربان شتێکی بەرێ پلەیەکی بەرێ بۆ ئەوەی کە دڵی زیاتر دامەزرێ پێغەمبەری خوا پلەی پێدا دڵی جێگر بە ئیسلام چاوێکی لەسەر ئیسلام دانا چاوێکی لەسەر ئیسلام دانا حتا بە باشی یەکەم جار موسڵمانە بوو پێغەمبەری خوا پێی زانی فەرمی ئێستا شتێک لە دڵتایە لای بە تەواو ئیتر کە زانی ئیتر لە دوایەوە کە پێغەمبەر حەقە و ڕاستەوانە ئیتر دڵی ساف کرد و لە پێناو ئیسلام چاوێکی دانا بەهەرحاڵ
اما بڕیارەکانی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم لە فتحی مەکە و هەروەها پێغەمبەری خوا لە فتحی مەکە زۆر ملکەت و تەواضع بوو. ئەما شەیە بەوەی کە ئینسان خوا خێر و بەرەکەتێکی پێدا، عیزەتێکی پێدا، نەسەت و سەرکەوتنێکی پێ بەخشێ، ئەبێ یاخی نەبێ، توغیان پەیان نەکا. یا ئەیها الئینسان ما غەرەکە بڕەبیکە الکەریم. چی یاخی دەکا؟ دەوڵەمەند، سەروەت، سامان، جێش، قووە، هێز، سەرکەوتن. ئەوەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فتحی مەکە ئەفەرمێ سوورەی فتحی ئەخوێن ئەوەندە خۆی زەلیل، ئەوەندە خۆی ملکەس کردبوو، ئەوەندە خۆی ملکەس کردبوو پێغەمبەری نازدار، ئەوەندە حتا سەری دانەوادبوو، سەری ئاوا لەسەر زێنی وشترەکەی داناوە پێغەمبەری خوا، جا بەگریانیشەوە. ئەمە پێغەمبەری خوا وا بوو لە فتحی مەکەی پیرۆزە. لە فتحی مەکەیشا بەڕاستی هیچ شەڕ و ئاژاغێک نەبووی لا لە قوڵی حەزی خالیدەوە نەبێ، خواری مەکەوە نەبێ. حتا حیماسی کوڕی قەیس ئەفەرمێ ئێمە کە لەگەڵ ئیکریمە و سەفوان بووین کە خۆمان تەسلیم نەکرد، وتمان شەڕیان لەگەڵاکەین. هاتو ماڵۆ سیلاوشن پێچاوەتی خێزانەکەم وتی ئەوە چیەکەی بۆ کوێ ڕۆی؟ وتی وەڵاتین محەممەد و هاوڵەکانی هاتوون شەڕمان لەگەڵا بکەن، ئەیان کوژین. تی لە بیری نەچێ ژنەکەم یەکێک لە هاوڵەکانی پێغەمبەر هێنمەوە خزمەکاری تۆ بوو، خزمەکاری تۆ بکە. بەهەرحاڵ کاتێک کە سوپای ئیسلام هات فتحی مەکەیان کرد، ئەوانی شەڕیان کرد بەرگیان نەگرت، سەفوان ڕای کرد بەرەو دەریا و ئیکریمە هەر بەرەو دەریا ڕای کرد و ئەمی ڕێک ڕای کردەوە ماڵ. لە پێغەمبەری خوا فەرمی ئەوەی چی بڕاتە ماڵی خۆیەوە، دەرگازە خۆی داخا هەر سەلامەتە. حیماشتی هاتمەوە ژنەکەم گاڵتەی پێغەمبەری ئەوە کوا سەحابەکە نەتوان یەکی لە هاوڵەکانی پێغەمبەر هیانمە خزمەکاری تۆ بێ، خزمەکاری پێ بکەی. ئیتر وتی تانەم لێ مەدە ژنەکەم ئەم شعرێک بخوێندەوە. وتي وأنت لو أبصرتنا بالخندمة إذ فر صفوان وفر عكرمة واستقبلتنا بالسيوف المسلمة يقطعن كل ساعد وجمجمة ضربا فلا تسمع إلا غمغمة لهم نهيت حولنا وهمهمة لا تنطقي في اللوم أدنى كلمة. لو أمامك جنك من أبيني أقوينيه قوة وهيسي هاولكاني بيغمبر صلى الله عليه وسلم لخندما وشونك شرقيت أبو خندما بو لخندما شون صفوان راي كردو إكريمة كري أبو جهل راي كردو انجا شمشيري مسلمانا رويتيا كردين براسي هر أوانا زاني بال أكوتو خول أكوتو جمجمة أكوتو سري إنسان أكوتو كس أقاي لكس نبو تيشكي شمشير وقوي شمشير شاوي إنساني درهنا براسي من رامان كرد كرامان كرد إتر بسا تويش يك كلمة لو من مكة. بهرحال أصحابي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيغمبر إجازة الشر نداون بلام فرمي الشران بيكردن شر خوتان كان بلام هرشي تان كرد بعزتي مكة بارزن شر كان بيغمبري خوا فرمي بلام لو قولوا سي صحابي بيغمبري خوا شهيد بوبو يا حزي خالديش فلا ماري اواني دا 15 يلي كشنو اوي راي كردو اوي جيراو اوي شكر روشت مالو دعاء عفاتي عام شمولي كرد. وهروها بيغمبري خوا صلى الله عليه وسلم بجلي احرام ونتشونا وكعبه بلكو بخدي اسكريو مثلا بخدي جيشو بزريا فوشين ومانوا جلي عسكري وبيغمبري خوا جلي سربازي شروا چوناو مكة. اما العلماء فهم ما شيء بوا كسك ببازرگاني برا يا وكاري سياسي برا يا مثلا بين ملل دولتها برا سياسة كان راه شوي مكة كانوا معنا اجل جلي احرامي في البرنامج لسري مثلا بس جلي احرام الداخلي بيت وعمر بكا يا مثلا ما واجب لسري طواف كات اما عفو واجبني احرامي لبرابيت لان الطواف لسر واجبه اكبو مسلمان في غمري خوا صحابه كان بس الاحرام داخل نبوه كواتك سوى بازرقاني برا واجبين بلام كسي بو عمره روي بو حج روي اما واجبه لسري تشيبه جلي احرامي لبرابي يعني حتى اواني كارون حج عمره يكسر برو ناو مكه ابيل لناو ماضي اخوانا لما طار جل بقول احرام لبركه لسر ميقات نيت بيانا لسر ميقات نيتي حج عمره بينا
بۆ ئەوەی کەوا گوناهبار نەبن و حیوان نەکەوێتە سەر شانە، چونکە ئەوەی کەوا نەکات ئەبێ حیوانێک سەر بێ لە ئەرزی حرەمە. و هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەتحی مەککە نوێژی چێشتەنگای کرد، 4 ڕکعەتی کرد. ئومو هانی ئەفەرمێت کە ئەو دوو پیاوەی لە ماڵی منە خۆیان شاردووە، چوومە لای پێغەمبەری خوا حەزرەتی عەلی برام، ئومو هانی خوشکی حەزرەتی عەلی بوو، ویستی بیان کوشێت، چوون بە لای پێغەمبەری خوا شەفاعەتم کردو قوربان ئەم دوو پیاوە پەنان بە ماڵەکە من هێناوە نابێ بیان کوشی. پێغەمبەری خوا فەرمی ئەوەم بەخشیمان بە تۆ نەیکوشتن. فەرمی لەو کاتە ڕۆیشتم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی چێشتەنگایە کرد. صلى يوم الفتح سبحة الضحى 8 ركعات يسلم من كل ركعتين. پێغەمبەری خوا لە بەیانی ڕۆژی فەتحا کە چوومە خزمەتی نوێژی چێشتەنگا کرد، 4 ڕکعەتی کرد دوو ئەینا نوێژی چێشتەنگا کەمەکەی دووە لای زۆرەکەی 12ەیە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 4 کەمتری نەکردووە، هەندێک هەشتی کەمتری نەکردووە، بەهەرحاڵ کەمەکەی دووە لای زۆرەکەی 12 ڕکعەتە. أبو هريرة رضي الله عنه قال فرمت أوصاني خليلي ب3: صيام 3 أيام من كل شهر، وركعتي الضحى، وأن أوتر قبل أن أنام. رواه الشيخان. حضرت أبو هريرة رضي الله عنه قال فرمت خوشويستم أمري بيكردم بس يشت كمن بيكم تامر نوح جياني خم، يعني تالي حياتها بم بيغمبر أمري بيكم سيشتكم. فرمي يكم يان أوابو كفرمي لها هما كاسير روش بروش بوا يان لأيام البيضة كسيانصو تشواردو بانصي ماني على بيكا، يا لأيام السوادة كبستحوت وبستوش وبستنوي مانكا. أيام البيض شيا أيام البيض أواني كوا مانغا شو مراسيم مانغا شوا تاريخ شونية، يعني سيانصو تشواردو مان يتر مان بأسمان ويو مانغا شوا بويا بيودت أو روجاني كشوكي سفيا بيتوا بهوي مانغشوا سيانزو سوادو بانسي مانغ. أيام السواد يعني كشوكي تاريكا بستحوت وبستوش بسنوي ما تاريكا شوا كأخيري مانجي عربية كا. فنوي أمري بيكر إنه مانغا من سيروش بروجو بب إذا لا أولو بيه لنا وراسة بيه لا أخيرا بيه إن جاء أمري بيكر دم همور رجل دور كا سنتي تشتنقاو بكم صلاة الضحى أمري بيكر دم همو شوي بيش خوتن من نوێژی وەتر بکەم، نوێژی وەتر پێش کەوتن بکەم. بۆ علەما و زانانە فەرموون ئینسان توانی تەمەەن وەتریش لای کەمەکەی 1 ڕکاتە لای زۆرەکەی 11 ڕکاتە، دووش ئەکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز نوێژی وەتری نەفوتاندووە، چ لە سەفەرا بوو بێت چ لە حاڵە ئیقامە و حەزەرا بوو بێت لە ماڵی خۆیان بێت 11 ڕکاتی کردووە بە بەردەوامی وەکو واجب وەرزە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەڵام ئینسان کە نەیتوانی 1 ڕکاتەکە بکە یا 3 ڕکاتکە، مەسەلەی خەڵکی ئێمە زیاتر 8 کات شەو نوێژەکە یا 4 کات شەو نوێژەکە 3 ڕکات وەترەکە. بەڵام ئینسان وا بکە باشە ئەم وەترانە دوو بکە، دوایش مەسەلە چەندە شەو نوێژەکە بیکە 1 ڕکات وەترەکە 1 ڕکات وەترەکە بخاتەکەیەوە بیخاتە ئەخیری نوێژەکانیوە، مەسەلە بخەوێ و دوای هەڵسێ بۆ تەهەجود و شەو نوێژ قیام اللەیل ئەو ئەفزەلترە وەترەکاتە قوڵی نوێژەکانی. بەڵام کەسێکی زانی خەبەری نابێتەوە کە خەوت ئەوە وا باشترە وەک ئەبوو هورەیرە ئەسحابەکانی پێغەمبەری خوا و هەندێک لە ئەسحابەکان پێش خەوتن نوێژی وەتر بکەن. ئیتر ئەمە واجب نییە تۆ بڵێ وەڵا هەر واجبە وەترەکە لە پێش خەوتنەوە بکرێت، بەڵکو سونەتە وەتر بکرێتە قوفڵی نوێژەکان، یعنی لە دوای وەتر ئیتر نوێژ نەکەیت تۆ وەتوانی بیکەی، بەڵام ئەفزەل وانێکەی. با لێرا بێنە کۆتایی وتاری ئەم جومعەیشمان ئینشاءالله لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا هەندێک خاڵ و بڕیاری گرنگتری پێغەمبەری خوا لە فەتحی مەککە صلی الله کە دای وە گوڵبژێرێکی تری لێ بکەین. بەخوای گەورە هەموو لایەکە سپێرین، خوای گەورە لێمان ڕاستی بێ و لێمان خۆش بێ. یا ڕەبی خوای عاقبەتمان بەخێر بگێڕی، لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بی. یا ڕەبی خوای گیانم مجلسمان لێ قبوڵ کەی. یا ڕەبی خوای ئاوا کۆمان کردە لە سنەتی پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم. یا ڕەبی خوای لە سنەتی پێغەمبەر نازدارە تکاو شەفاعەتمان بۆ بکە، بانگمان بکە، دەرمان نەکە، بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان بەتێ. یا ڕەبی خوای بە نووری ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم دڵ و دەرمان پاکەیتەوە. یا ڕەبی خوای ناوی خۆمان و باوکو دایکمان لەو دەفتەرە تایبەتی خۆیان تۆمار بکە کە ناوی ئەوانە تۆمارەکە سڵاوەتی لەسەر لێ ئەدەن. یا ڕەبی خوایە وعدی تۆ ڕاستە بۆ پێغەمبەرە، ئەو پێغەمبەرە خۆی فەرمێتی لە شەو ڕۆژی جومعە خۆم گوێم لە سڵاوەتەکانتانە. خوای ئێمە دانیشتوین لەم مزگەوتە بەس بەنێتی ئەوە لەبەر خاتری تۆ سڵاوەت پێغەمبەری
تولي بدين يا ربي خوايجان أو بيغمر ناس دارا صلى الله عليه وسلم توماركا تكاو شفاعات من بوبكا للدنيا لقيامتا لبرزخا لناوغورا بو خمان وخانا ودمالهم دالمان ببركة أصلاواتانا دلما نوراني بي حياة جان ما نوراني بي ولاتنا نوراني بي خوايا لو باو وباو نخوشيو زمين لرزو ويران بوني ولاتو زالم استمكار بارز دوما كي خوايا الرحمة خود برجانا وسر أو مسلمانانشا لتركيا لسوريا لباقي ولاتاني كواتوشي زمين لرزاتون يا ربي خويا صبر وثبات يعني في بخشة يا ربي خويا الرحمن ياخذ بشان بسرعنا يا ربي خويا يعني او بلا مصيبه سواء هلقروا لاي مشيلاده امين امين اقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمه الله وبركاته.